لە دەستگای خێرخوازی بارزانی ئەو پەڕەی شانازی دەردەبڕین کە ئەمڕۆ ئەم مەراسیمە ڕێک دەخەین. هەردوو بەڕێزان جەنابی وەزیری پەروەردە و جەنابی پارێزگار ئاماژەیان بە ئیحتیمامی دەستگادا بۆ پەروەردە و بواری فێرکردن بە تەئکید یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەم دەستگایە خزمەتکردنی پەروەردە و لەو چوارچێوەیەشدا لە بەرچاوگرتنی خانەوادەی سەربەرزی شەهیدان و بێباوکانە. ڕەنگ بێت بۆ هەر خانەوادەیەک و بۆ هەر باوکێک ئەم ساتانە مێژوویترین ساتەکانی ژیان بن کە ئەنجامی سەرکەوتنێکی باشی ڕۆڵەکەی خۆی وەردەگرێت. دەستگای خێرخوازی بارزانی کە نوێنەراتی ئەو ناوە گەورەیە دەکە کە بارزانی نەمرە، باوکی ڕۆحی نەتەوەی کووردە، ئەم ڕۆشانازی دەکات بە نوێنەراتی ئەو ناوە ڕۆڵی ئەو باوکانە بگێڕێکە بەداخەوە لە لای ئێوە لە لای ئێمە ئێستا حزوریان نییە. ئێمە لەو پرۆژەیە و لە سەرجەم پرۆژەکانی تری دەستگای خێرخوازی بارزانیدا ئەو بەڵێنە دەدەین کە لەژێر ئەو ناوە گەورە و پیرۆزەیەدا ڕۆڵی ئەو باوکە گەورەیە بوو هەر خانەوادەیەک بگێڕین، بە تایبەتی خانەوادەی سەربەرزی شەهید. ئێمە شانازی دەکەین کە هەموو هەوڵ و کۆشتێکمان بۆ ئەوە بووە کە باوک ئاسا لە هەموو بیاغەکانی ژیاندا دەرگا بەڕووی ئەو ئازیزانەدا بکەینەوە و بە تایبەتیش لە بواری پەروەردە و فێرکردندا ئاسانکاریان بۆ بکەین، پشتیوانیان لێ بکەین و پشتیوانیشیان لێ دەکەین. طبیعی بە پلەی یەکەم بە پشتیوانی ئێوەی خۆشەویست سەرمایەدارانی کوردستان کە هەمیشە وەکو چیایەک لە پشت کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی وەبوونە کە جێی خۆیەتی ئاماژە بەوە بدەین سەرەڕای هەموو ئەو باو و دۆخەنا لە بارانەی کە کوردستان و ناوچەکە پێیدا تێپەڕ بوو، بەڵام زۆر کەم بوون ئەوانەی کە بەردەوام نەبوون لەو پرۆژەیە و بەردەوامیان لەگەڵ کردین. وەکو لە ئامارەکانیشدا دیار بوو تا ئێستا زیاتر لە 74 ملیۆن دۆلار دابەشکراوە بەسەر ئەو ئازیزانەدا. بە تەئکید بە پاڵپشتی ئێوەی خۆشەویست ئێمە بەردەوام دەبین و جێخۆیەتی سپاسی مانگی سووری ئیماراتی بکەین کە هاوبەشێکی زۆر بەهێز بووە لەگەڵ ئێمە و هەموو وڵاتانی تر، هەموو لایەنەکانی تر بە تایبەتیش وەکو ئاماژەم پێدا سەرمایەدارانی کوردستان کە ئێمەیان سەربەرز کردووە لە ئاستی ئێوەدا کە توانیمانە بەشێک لە کێشەکانی ئێوە چارەسەر بکەین. دەستگای خێرخوازی بارزانی بەردەوام دەبێت لەو پرۆژەیە بە پاڵپشتی ئێوەی خۆشەویست بۆ ئەو ئازیزانە کە ڕۆژ بە ڕۆژ وەکو ئێوە بینیوتان لە بابەتی جیاوازتر ئێمە خزمەتگوزاری پێشکەش بکەین. ئەمە یەکێک لە داخوازیەکانی جەنابی سەرۆک بارزانی بووە کە هیچ منداڵێکی بێباوک نەمێنێ لە کوردستان کە لەو چوارچێوەی ئەو پرۆژەیە و زۆر بە چڕ و پڕتر خزمەتگوزاری پێشکەش نەکرێت. جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی بۆردی دامەزرێنەرانی دەستگای خێرخوازی بارزانیش بەردەوام پاڵپشت و ڕێنەمایی کردوینە کە ئێمە چۆن بتوانین ئەم پرۆژە و سەرجەم پرۆژەکانی تر پەرەی زیاتری پێ بدەین. هەموو لایەکتان بەخێر بێن، خۆشحاڵین، پیرۆزبایەکی زۆر گەرم لەو قوتابیە خۆشەویستانە دەکەین کە ئەو ئاستە بەرزەیان بەدەستهێناوە. بە تەئکید بۆ سەرجەم خانەوادەکان ئەبنە نمونەیەکی جوان بۆ ئەوەی هەموو لایەکمان هەوڵ بدات بۆ بەدەستهێنانی
سەرکەوتنی زیاتر بەدەستهێنانی ئامانجی زیاتر بۆتان دووپات دەکەینەوە کە دەستگا لە جێی ئەو باوکەتان دەبێت و هەموو هەوڵێکیش دەدات کە باوکێکی مێهرەبان و دڵسۆز بێت لە هەموو ڕێکەوە چاودێریتان بکەن. هەسەرکەوت. سپاس. ئەمڕۆ لە مەراسیمی خەڵاتکردنی ئازیزان لە دەستگای خێرخوازی بارزانانی ئامادە بووین. دەستگای خێرخوازی بارزانانی
ڕۆڵی گرنگی هەبوو لە خۆگرتنی ئازیزان و ئەو قوتابیانە لە سەر خەرجی دەستگای خێرخوازی بارزانی پاڵپشتیەکرێن بۆی کە پرۆسی خوێندن تەواوکەن و دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ وەزارەتی پەروەردە پرۆژەی هاوبەشی هەیە بۆ گەڕانەوە بۆ خوێندن و چەند ڕێکخرا و چەند دەستگایەکی دیکەش بەڵام دەستگای خێرخوازی بارزانی ڕۆڵی گرنگی هەیە لە پرۆسی گەڕانەوە بۆ خوێندن کە بە باکتوریارنیم ناسراوە و تا ئێستا توانیمانە ژمارەیەکی زۆر لە قوتابیان گەڕێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن بە تایبەتیش ئەو ژمارەیە لەم کابینەیە نزیکە بێتەوە لە 20,000 قوتابی کە بە هاوکاری ڕێکخراوەکان یونیسف، UNHCR، ئینتەرسۆس و چەندین ڕێکخراوی دیکە Save the Children و لە نێویشاندا دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ ئەوەش دەستگای خێرخوازی بارزانی ڕۆڵی گرنگی هەبوو لە نۆژەنکردنەوەی قوتابخانەکانی ئێمە بە تەنها ساڵی خوێندنی پار 203 قوتابخانە نۆژەن کراوەتەوە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە کە بۆ هەر قوتابخانەیەک زیاتر لە $10,000 دانراوە خەرجی تیاکراوە. ئەم ساڵیش دەستمان کردووە 11 ڕۆژە دەستمان کردەوە بە پرۆسەیەکی گرنگ ئەویش دروستکردنی 127 ژووری نوێ لە ناو ناوەندەکانی خوێندن کە دەستگای خێرخوازی بارزانی بۆ خۆی ڕاستەوخۆ پرۆسەکە ئەنجامەدا و وا بڕیارە پێش دەستپێکی دەوام لە دەینۆ ژوورەکانی خوێندنی نوێ ڕادەسی ئیدارەی و قوتابخانانە بکرێتەوە کە تیانە ئەنجامەدرێ ئەو پرۆژەیە لە گەرمیانەوە هەتاوەکو زاخۆ هەموو شوێنەکان ئەگرێتەوە و ئەبێتە هۆی کەمکردنەوەی ژمارەی قوتابیان و کەمکردنەوەی ژمارەی قوتابخانەی سێداوامیش لە هەرێمی کوردستانە. لەبەرەوە هەمانجێکی باش لە نێوان وەزارەتی پەروەردە و دەستگای خێرخوازی بارزانی هەیە بە تایبەتیش دەستگای خێرخوازی بارزانی ڕۆڵی گرنگی هەبووە هەم لە نۆژەنکردنەوە هەم لە فراوانکردنی ناوەندەکانی خوێندن. هەر پرۆسەیەکی لەو بابەتە هەبێ بە دڵنیایی ئەوە ئەکەوێتە لای بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان ئەگەر بڕیاری کردنەوەی نەقڵ بدرێ لە ئەوان جێبەجێک. نەوەڵا ئەم ساڵ بەداخەوە جیاواز لە هەموو ساڵانی کە درەنتر وەریەگرنەوە درەنگ وەرگرتنەوەی بەو مانایانە ئێمە ئامادەنین بەڵام بەو مانایی ئێمە کەوینە جەژنەوە 24 مانگ 24 شەش پۆلی 12 علمی و ئەدەبی تەواوە بەڵام ئوسوڵی امتحانات وایە تا ئاخر امتحان تەواو نەبێت تۆ ناتوانین نەتیجەی ئەعلانکەی و آخر ئەوەی کە امتحانی سریانی و تورکمانی و قوتابیانی خوێندنی پیشەیە آخر امتحانەکەوێتە ڕۆژی 27 مانگەوە 27 مانگ ڕۆژی عارفەیە 28 مانگ جەژنە ئێمە نەتایجمان ممکنە حاضر بێ بۆ 10 و 11 شەو بەس منطقیە لە شەوی جەژنە نەتایج بۆتە لەبەر ڕابگەێنی ئەو خەریکی جەژن و عایلەکان خەریکی جەژنە لەبەرەوە بڕیارمان داوا بخێنە دوای جەژن کاتێکی باشتریش لەبەردەستی ئێمە بێ بۆ ئەوەی کە لە ڕووی تەکنیکی پرۆسەکە باشتر بەڕێوە بەرین و لە دوای جەژنیش هیچ پەلەیەکمان نییە با شەوی جەژن نەبێت دوای جەژن بێت لەبەرەوە ئێمە هەر زووتر بڕیارماندا پێشەوەی تاقیکردنەوەکان بکەین ئەم خشتانەمان هەمووی لەبەرچاو بووە من لە کوردستان 24 لێدوانمدا و پێش تاقیکردنەوەکان شەوێک پێش تاقیکردنەوەکان ئاماژەم بۆەوەدا کە ئێمە لە پێش جەژنی قوربان نەتایجی پۆلی 12 ڕناگەێنین بەڵکو دەیخێنە دوای جەژنی قوربانەوە وەرواشەکەن ئینشاءڵڵا الحەمدولillah تا ئاسا پرۆسەکە باش بەڕێوەشتۆ و دەستخۆشین بۆ مامۆستا و بەڕێوەبەری هۆڵەکان و سەرپەرشتیاران و مدیر عامەکان و بەڕێوەبەری پەروەردە و دام و دەستگا ئەمنیەکان لە هێزەکانی ئاسایش و هێزەکانی پۆلیس و وەزارەتی کارەبا وەزارەتی خوێندنی باڵا هەموو لایەک بەڕاستی وەزارەتی گواستنەوە گەیاندن هەمویان هاوکاری وەزارەتی پەروەردە بوون لە بەڕێوەچوونی و پرۆسەیە لەگەڵ پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکانیش. پرۆژەی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی پرۆژەیەکی بەرفراوانە لە ساڵی 2011 بە ئامادەبوونی جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی بۆردی دەستگای خێرخوازی بارزانی پرۆژەکە ڕاگەیەندرا زیاتر لە 18,000 منداڵ سوودمەندن لە پرۆژەیەکەیەکی لە مەرجەهرە جوانەکانی ئەوەیە دەبێ منداڵ بەردەوام ببێت لە خوێندن کە ئەمەش وای کردووە زۆربەی زۆری ئەو منداڵانەی کە سوودمەند بوونە لەو پرۆژەیە درێژە بە خوێندنی خۆیان بدەن هەروەها تا ئێستا زیاتر لە 74 ملیۆن دلار بەسەر ئەو منداڵانەدا دابەش کراوە دوو بەشە پرۆژەکە پرۆژەیە بەشێکی تایبەتە بە مانگی سووری ئیماراتی بەشێکی تایبەتە بە سەرمایەدارانی کوردستان ئێمە هەوڵمانداوە لە ئاست ئەو ناوە گەورەیە دابین کە ناوی بارزانی نەمرە و خەڵکی کوردستان بە شانازیەوە بە باوکی ڕوحی نەتەوەی کورد
ناوی دەهێنن بۆیە ئێمەش هەموو هەوڵێکمان داوە کە بۆ ئەو منداڵە ئازیزانە ئەم دەستگایە ڕۆلی باوک بگێڕێ باوک ئاسا لە هەموو بیاوەکانی ژیانی ئەو منداڵانە بکۆڵێتەوە خزمەت گوزاریان پێشکەش بکە بە تایبەتیش لە بواری پەروەردەدا ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لێرە کۆ کردەوە خەڵاتکردنی ئەو قوتابیانە بوو ئەوانەی کە دەچنە قۆناغی زانکۆوە کە دەرەجەکانیان لە سەروی نەوەتەوە بووە کە وەکو هاندانێک بێت بۆ ئەوەی منداڵانی تریش لە ساڵانی داهاتوودا پەرە بە خوێندنی خوان بدەن و ئێمە تەمەنا دەکەین کە ئەم پرۆژەیەمان هەموو لایەنەکانی تری پەروەردەی بگرێتەوە و بە تایبەتیش سوپاسی سەرمادارانی کوردستان دەکەین کە پشتیوانی ئێمە بوونە و تەمەنای ئەوە دەکەین کە هیچ منداڵێک لە کوردستان نەمێنێتەوە بە تایبەتیش منداڵانی بێباوک لە چوارچەوەی ئەو پرۆژەدا جیان نەبێتەوە.